داواکاری کاک ئەحمەدی مام حەمیدی خۆشەویستە بۆ خۆی بۆ زوجار ئازادی دووبارەی دەکەمەوە هیوادارم بەدڵیان بیت. ئای بۆیس کەس وەفای نییە نەفرەت لە دنیای فانی شێوەکو من بەدبەختە ستارە ڕەشە لە ژیانی خۆشیم لە دنیا نەدی بێزگە لە ماڵوێرانی ئیمشەو بەغەمباریەوە گریاوم تا بەیانی هەر بیرم دەکردەوە زۆر زۆر بەنیگەرانی هارم کرد خوددایە تۆ پاشای گشت زیانی لەو ژیانم نەزاددا بە سوچی و بە ئاسانی ئاتم ژیانێک بوو بژیم بە کامەرانی کەسی ئەویشم نەدی نەژیان بە شادومانی بە نەفرەت بی زەمانە زاڵم و بێویژدانی هەموو دنیا هی تۆبی باە درێژی و بەپانی ڕۆژێک دادێت جێدێڵی دەبێ زۆر باش بیزانی لەگەڵە دنیای بێوەفا مایکە بەربەرەکانی دڵی کەس مەڕەنجێنە هەرچەندێشی دەتوانی مەنازە بە گەنجەتی و ماڵ و سەروەت و جوانی ماڵ و سەروەت هیچ نییە خۆت بۆی مەکە قوربانی پاش ئەوەی لە دەستت چوو سوودی چیە پەشیمانی پشت بە خودای ببەستە لە توولی زیندەگانی گەورەی هەر بۆ خۆیە ڕوو ڕەشی بۆ شەیتانی ئەحمەدی مام حەمیدی هەروە دەبێ گۆرانی تا خاشی بەریتانیای ماس دەکەم چاوەکانی دۆستی زوتیارە ئازادیە بژین بە شادومانی بۆ ئەحمەد و زوتیاری هەروە دەبێ گۆرانی قەت بەردی سارد و گەرمیان نێتە بەرپێیەوان. تەمام نییە بەو ژینەی بەشم غەم و کەسەرە ژیان منی تێدابی شێتەیدا بەختەوەرە خۆزگەم بەوەی هەر نەبوو لەو ژیانەی بێخەبەرە شێوەک من لەو دنیای بێیار و قەلەندەرە خودایە شکری تۆمە بۆ وایە و قایدەرە قەسەم بێ بەو خودای پاشای گشت بوونەوەرە بۆ هیچ کەس وەفای نییە دنیاداری بێبەرە هەر کەسێ لەم دنیای بێسایە و بێسێوەرە ئیشاڵڵە لە دنیای دی ئاسوودە و بەختەوەرە ئەحمەدی مام حەمیدی ڕێزی تۆم لە سەرسەرە هەزار سڵاوی لێوێ لە شاری ماچستەرە ئەحمەدم خۆش دەوێ نەڵەی لێم بێخەبەرە دۆستی زوتیارە ئازادیە برا و هەم برادەرە بۆ زوتیارە ئازادی کوڕی ڕۆژی سەنگەرە ئاگای لە کاروانی زدیە و پێغەمبەرە ئاگای لە کارۆی بێتن زدیە و پێغەمبەرە. ئای لە دەستم ژینە تاڵی یاخی من بە ڕۆژی ڕوون خۆزگەم بەوەی هەر نەبووە و ناتۆتە ڕووی گەردون خوایە بۆوام لێ دەکا زەمانەی زاڵ بوو مەلعون وەک شێتانم لێاتێ و کەوتوم داما و زەبوون هێندە لە خۆم بێزارم دەگریم با دڵ و دەرون شکری تۆمە ئیلاهی بە هەبوون و بەل نەبوون چاک دەزانم فێشی من زۆر کەس هاتن و مردون کەس دەیزانی ئیلاهی بۆچی هاتن بۆچی سون ئەحمەدی مام حەمیدی نەژی داما و زەبوون دۆستی زوتیارە ئازادیە دەزانم چەند لێ هاتون بۆ ئەحمەد و زوتیاریە ئیشەڵڵا سەرکەوتون.
ئای چی بکەم خۆشیم نەدیوە لە ژینی پڕاخ و یەش تۆ بە یەکجاری دەکەم دەبم بە سۆفی و دەروێش ئەو ڕۆژەم لە بەرچا مەرگ دەم کاڕی شەشێش دەم بەن بەرە و گۆڕستان هەڵم دەگرت سەرا و پێش لە قەبری تاریک و تەنگ دام دەنێن لە سەر تەنچێش لاشەم لە خاکا دەڕزی دەبمە خاک و خۆڵەمێش ئەحمەدی مام حەمیدی من ناسیتم لەمە و پێش دۆستی زوتیار ئازادیە دوور بن لە ئازار و هێش دوور بن لە ئازار و هێش داواکاری زوتیار ئازادی خۆشەویستی هاوار و داد بە ماڵم حاڵت نەبێ بە حاڵم هیچ کەس نایێتە فریام بەبێ کەسی دەناڵم توان لە شێرنە و دۆستانەیدایە دەنیشتن لە پاڵم بە بەرچاوی بەعزێ کەس بۆیەن لە ڕەزا تاڵم هەموم لێبووی نەدوژمن مام و برا و باب و خاڵم دیعایم لە دوا دەکەن زۆر نیسانی زاڵم وا دەزانن سەرخۆشم محتادی کریستاڵم نە محتادی ئەشمەشیم ناشقی مرد منداڵم هاوای وا بە من دەڵێ بە ئەستۆی بێەوە باڵم دەزانم ئەوها بڕاتەوە و تێک دەچێ حاڵم ئەو ڕۆژەم لە بەرچاوە هەروە دێتە خەیاڵم هەموو ئاسایشی پارتی دەورەی دەدا لە ماڵم هەموو CID UK دەورەی دەدا لە ماڵم لە ئاسمانی ماچستەر دەدەم لە شەقەی باڵم دەڕۆم لە بۆ ئەو شوێنەی کەس نازانێ هەواڵم دەڕۆم لێرە نامیانم دەڕۆم بە زمانی لاڵم تاو کاتەی لێرە بم واز ناکەم خۆشحاڵم بە ڕواڵەت پیر بووی من باح و مرسی و حەوساڵم محاڵە نایەتە دی ئەوەی من بۆی عەوداڵم بۆ زوتیار ئازادی هەر ئەوە پشت و پاڵم زوتیارم خۆش دەوێ هاوڕێ ساڵای ساڵم ئەحمەدی مام حەمیدی ناڵم لێی بێ هەواڵم ناڵم لێی بێ هەواڵم لە دەستم ژینە تاڵی غەمبار و بێمەزازم لە دەستم ژینە تاڵی غەمبار و بێمەزازم ساقی وەرە بۆم تێکە بە بادەی تاڵ محتازم لەم دنیای نەزانیە وەک مەسووڕی عەلازم شێ تێدەگایە لە دەردم بە شێ دەکرێ عیلازم شەقی زەمانە لێی دەمنم بە قەدر و ڕەوازم دۆست و یاران دوورکەوتن بە جێمە تەخت و تازم لەم بازاڕی ژینەدا وەکو کاڵای هەڕازم ئاگری خەم لە ناخمان دەست و تێم وەکو سازم لە سایدم سافی خۆم بە مردن دەدەم بازم بۆ زوتیار ئازادی واز ناکەم محتازم زوتیارم خۆش دەوێ بۆ برای بەڕەوازم بۆ برای بەڕەوازم هاوار لە دەست زەمانەی ڕووی لە خەڵکی بەدفەڕا خۆزگە بخوازە بەوەی دوور لە ئاژاوە و شەڕا بە زمانی سادە و شیرین بەبێ هاوار و نەڕا هەرچی لە ژێر بەڕە بێ هەمووی دێن بە سەر بەڕا زۆرم کرد بۆ دۆستەکەم وەفای نەبوو یەک زەڕا نەم دەزانی نامەردە گورگە لە پێستی مەڕا ئێستا دووری لێگرتوم بەمنی دەکا و گەڕا نەسیحەت بۆ دۆستانم پێم نەڵێن هەلەوەڕا هەر کەس خیانەتت لێدت قەت مەڵێ جێی باوەڕا بوو بە پردی سیراتیش بەسەریا تێمە پەڕا بۆ ڕاستی و بۆ قسەی عەد بەعزێ کەس گوێچکەی کەڕا دۆستاتی یەشێک مەکە ئەگەر زانیت بەدفەڕا نەدار دەستی هیچ کەس بەر نە بە قسەی کەس هەڵپەڕا بۆ زوتیار ئازادی ئەشهەد و جێی باوەڕا ئەحمەدی مام حەمیدی چەندە خۆز و دڵتەڕا بەسڵامە تێکاروان پێم نەڵێی هەلەوەڕا دۆستی زوتیار ئازاد ئەشهەد و جێی باوەڕا ماشەڵا لەو مەنزەرە